سڵاو و ڕێز بۆ هەموو ئێوەی خۆشەویست هیوادارم لە هەر شتێکی دنیایان زۆر زۆر باش بن. دیارە منم ڕوونکردنەوەیەک بەم لەسەر ئەو ڤیدۆیی کە چەند ڕۆژێکە بڵاوبۆتەوە. من لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو هەواداران و ئەوانی کە ئەحمەد خەلیلیان خۆشەوێ چاریەک بێکتان ماجەکە منێوەتان پێ بڵێم ئەو ڤیدۆیی کە بڵاوبۆتەوە لەم ماڵەی خۆمایە. ئەم ڤیدۆیی کە بڵاوبۆتەوە مانای ئەوەیە کە هاوڕێیەکم بەداخەوە کە برایەتی نەزانی و ئەوەی بەرامبەرکردم. خۆشەویستان ئەم ڤیدۆیە هی کوڕێکی برادەرمە کە 3 ساڵ لەوە پێش لە سوید بوو، زۆر دەمێک بوو نەمبینی بوو، تەلەفۆنی بۆ کردم وتی گەشتومەتە ئەوێ و وا خۆشە و وایە و هەموو کەسێک لە بینی ڕەفاقەتە سوبعەت ئەکا لە پشت ئیشە نەرێمەکانی خۆمەوە با بڵێن، لە پشت ئەوەی کە من ئەحمەد خەلیلم، منیش ئینسانێکمە بۆی هەر ئینسانێکی کە مافیۆمێکە لەگەڵ برادێکی خۆمە سوبعەتم هەبێ، سوبعەتێک هەبوو لە بینمانە. منیش تازە هەستا بووم لە خەو لە خۆشیەوەی کە ئەیش گەشتۆتە سوید و لێرەشەوە ڕێزمەیە بۆی کە ئێستا لێرەیە چاوی ماجەکەم. بەڵام بەرحاڵ ئەو ڤیدۆیم بۆ ناردوو هەنە سوبعەت هەیە کردمان و لەویا لاسایی کەسێکیشی بۆکەمەوە من کە ئەوەی بینی خۆمانە و کوڕێکی برادەرمە. بەڵام ئەو هەستا و بڵاوی کردو من باوەڕکەم خۆشەویستان زۆر لەوە ئینترم لە ئەو ئەگەر من بڵایکەمەوە، بەڵام من قەت ئەوە ئەدەبی من نییە لەبەرەوەی شتێکی نهێنیە و هی هاوڕێتیە. و من ئەمێ ئەوە بڵێم، یعنی من بەڵێنێم لێرەوە کە زۆر لە جاران زیاتر کاری جوانتر بکەم و ئەشیکەم و کردومە. و من ئەحمەد خەلیل نەبووم پێشتر، بەڵام ئازارێک هاو بۆم وای لێکردم کە بم بۆ ئەحمەد خەلیلکە ئێوە منتان هەبوو بێ کە مناڵێکی خەڵم پێداویستی تایبەت منی بەدڵ بێ کە من دوێنێ و ڤیدۆی بڵاوبۆتەوە. ئەمڕۆ لە گرتوخانەی سلێمانی بووم، کۆنسێرتم کردووە بۆ ئەو خۆشەویستانی کە لێ بەندن بۆی کە تۆزێ بڵیان خۆش بێ و پێ بکەنن بەو شتەی کە بەسەر خۆشمان هاتووە. قەت جۆم ناوەتە ئەوەی کە چیە بێ. من هەمیشە بەرەو پێشەوە ڕۆم و قەت ئاوەڕ نایەمەوە، چکە هەمیشە من یعنی فێڵم نەزانی و ئەمزانێ و بەرامبەرەکەشم وایە. و لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە منیان بەدڵ نیە و منیشان بەدڵە. ئەمە ڕاستەکەیە و دووبارەیەکەمەوە هیچ پشتم سار نابێتەوە بۆ هیچ شتێک. و چەند هاوڕێیەکی خۆشەویستی خۆم هەیە کە منیان خۆشەوێ و هاتوون بۆ لام و پێمەڵێن ئێمە تۆ ناسین و ئەزانین چیت و ئەزانین چینیت. ئەوە بۆ من هەموو دنیاە، خۆشەویستەکەی خۆم کە ئاگای لێمەوە کە دڵمایەوە بۆ من هەموو دنیاە. و من لێرەوە داوای لێبوردن لە هەموو هەوادارانی خۆمەکەم و لە ماڵی خۆمانەکەم کە ئەگەر بەبوو نێو ڤیدۆیەوە من تووشی بێتاقەتێکم کردێتن، بەڵام من هەڵەیەم و هەوڵی شێم ماوە کە باشترین ئیش بکەم بۆ ئەوەی کە ئەو شتانە هەمی بشارێتەوە. من هونەرمەندم، ناتوانم هیچ بەرامبەر و برادەرم کەم و ناشیکەم و ئەدەبی من نییە، گەردنیشی ئازابێ بەزە ئێمە دەستخوا. و ئەبێت کۆمەڵێک کار بکەم کە هەموو ئەمانە بشارێتەوە و چاویەک بێتان ماجەکەم و ڕێزی تایبەت مێ بۆ مولایەک و خۆشمەوێت سەرچاوان.